خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە لە خزمەت ئێوەی خۆشەویستدام ڕێکخەران و دامەزرێنەرانی کۆمەڵگای مەدەنی لە دیاسپۆرا. بە پێویستی دەزانم سەرەتا لە یادی 128 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی کە ئەمڕۆیە گەرمترین پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامە نووسانی کورد بکەم کە لەوەها ڕۆژێکدا کە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یەکەمین ساڵ وەگەڕی خۆی دەکاتەوە، هاوکاتە لەگەڵ 128مین ساڵوەگەڕی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی لەلایەن مقداد مدحەت بەدرخان لە قاهیرەی وڵاتی میسر. و ئەوە تەمەدن و ژیار و شارستانیەت و ڕۆشنبیرینەتەوەی کورد دەگەێنێ کە 128 ساڵ لەمەوبەر یەکەم ڕۆژنامەی کوردی لە ژێر ناوی کوردستان دامەزرا. و ئەو ڕۆژ کە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یادی دامەزرانی دەکاتەوە و کۆبوونەوە و کۆنفرانس و کۆنگرەی هەیە و هاوکاتە لەگەڵ ئەو ڕۆژە پیرۆزە لەلایەن خۆم و پارتی سەربەخۆیی کوردستانەوە پڕ بەدڵ پیرۆزباییتان لێ دەکەم لە ئێوە کە ڕێگەی ئازادیتان گرتۆتە بەر، ڕێگەی ئازادی و سەربەخۆییتان گرتۆتە بەر و بوونە سەفیر و نوێنەر و سیمای ڕاستەقینەی نەتەوەی کورد لە دیاسپۆرا. ئێوە سیمایەکی جوانی کوردانەتان لە دیاسپۆرا نیشان داوە. خۆپشاندانەکانی ئەو ماوەیە لە شەقامەکانی لەندەن و پاریس و بروکسێل و زۆربەی وڵاتانی ئەوروپایی نیشانیدا کە میلەتی کورد، نەتەوەی کورد یەکدەنگە، یەکە. و ئەوە کارێکی گەورەی ئێوە بوو وەک ڕێکخراوە مەدەنیەکان و یەک لەوان ڕێگەی ئازادی کوردستان. لەوە زیاتر کاتتان ناگرم، بە هیوام ڕۆژێک دابێ کە نە لە غوربەتدا بە ئازادی و سەربەخۆیی بە سەربەستی لە ژێر سێبەری ئاڵای کوردستاندا کە چوار پارچەی کوردستان ئازاد کراوە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یادی بوون و دامەزرانی بکاتەوە و ئێمە هەر بەو چەشنە ڕێز لە هەوڵ و تێکۆشان و ماندووبوونیان بگرین. زۆر زۆر سپاس بۆ گوتلای.